نوکە شەڕی دەموگرافیەیە لەسەر شنگاڵێ سەرباری هەوڵێن بەردەوامێن حکوومەتە هەرێما کوردستانی و تەکەزی لێسەر ئاسایکردنا ڕەوشە شنگاڵێ هێش وەکە خومەیە لێ سەرڤێ مژارێ و زێدەتر چما حتا نوکە حکوومەتە عێراقی وەکە پێویست نەهاتیە پێش لێ سەروی بابەتی ji hêjayê Macid Şingalî endamê Parlemanê Iraqê dipirsim hêjayê Macid gelek bi xêratiya Kurdistan 24 8 sal lê ser rizgarkirina Şingalê ji destê Daeş derbas bûn 3 sal lê ser rêkeftina di navbera hikûmeta Herêma Kurdistanê û hikûmeta federal derbas bûn lê heta nûke hîç asûyek nîne bû rizgarkirina Şingalê ji destê grûpên çekdarên cûr bi cûr bûçî پێشی هەمی تشتا شێف باش بووتە ئیمان خان و هەمی تەمەژوانی قەناتی کوردستان 24 بەڕاستی لاوازیە حکوومەتی هەتا نەها نەهێرایە بێئەن و ئافرێکەفتنە نێڤە هەرێما کوردستانی و حکوومەتە بەغدا جێبەجێ ببێ هەتا ئەو ڕۆژی تشتێک شوان خاڵێ هاتین نویساندن لەوێ اتفاقەکە ئەمود بهێن اتفاقەکە زۆر گرنگە وەکو پێشەکیە بوو درستکردنا مادە 140 بەس هەتا نەها بەداخەوە حکوومەتە بەغدا چ التیزامێک نەکرد چش ئالێ ئیداریڤە چش ئالێ ئەمنیڤە چش ئالێ ئاواکردنا شنگالێ بەیانش ئالێ ئەمنیڤە هەتا نەها یەکشوان خاڵێت گرنگی تر وێرێ کەفتنێدا دەرێخستنە وان جەکدارێ بۆ گۆگۆتێن نەشەرعی نەیاسایی شنگالێ هەتا نەهاتمانینە چه هێزێت پەکەکە بن چه هێزێت حەجی شعبی بن چه هێزێت جەکدارێ یەک نزانشکی دەرێ بن یعنی وەکو دەبێژی گەلک ئالا ئەڤرۆ شنگال دەنا دووهیژی مشکلەک هەبوو بێئەن و هێزە حەجی شعبی دوی منتەقا سنوونێژی هەممی نقطەی خوتێدە چێکە چیغەکی نەخۆشی دروست بوو بەسە نەها چیغەکی هدوء هەیە بەڕاستی هەکە وان بوێ وێ ڕێکەفتنە شنگالێ جێبەجێ بکەن لازمە یەک لێ دەرێ نەمینێ نە هێزێت جێشە عێراقی نە هێزێت حەجی شعبی شۆرتە ئێد مەحەلی و ئەو قواتێ دێت ئەمنی ئەسایشە شنگالێ بپارێزن بەس بەداخەوە مەگۆ چ خاڵ تەطبیق نەکردن نەقای مەقایمەک هەتا دانینە هەتا نەها هەتا داندان شنگالێرە نا هەتا نەها ئەو 2500 خەڵکی شنگالێ هاتە چێکردن و دەوام بکە شنگالێدا نه چه تغییر هاتە ئیداراتادا وەکو تەطبیعەکە چێ بکەن ئیداراتی شنگالێدا و بڕاستیژی چ تەنسیقەکە واسی گەل هەرێما کوردستانی نەهاتەکردن بۆ ئاواکردنا شنگالێ باشە هێژەیە ماجد هون نەرێن شنگالیانە هون بدەنگی شنگالیان چوونە پەرلەمانی عێراقی ئەو پەرلەمانی جەنابێ هەوە لە یاسا قەرەبووکردنا ڕزگاربووین دەستێ داعش دەرکردە حتا نوکە کەس نەهاتیە قەرەبووکردن ئەوێ حکوومەتە و جەنابێ هەوە دناافدانە دیسا بەحسی ئاسایکردنا ڕەوشە شنگاڵی کردە د کارنامەیە خۆدا بۆچی هیچ جوان نەهێتە جێبەجێکردن ئا پرسیارە سەرەکی ئەبەیە خەڵکی شنگالێ شنگالی حتا کەنگی بەندەوار بن حتا کەنگی لە کەمپا بن حتا کەنگی ئاخەوان بۆ گڕۆپێن چەکدار پرسیار ئەبەیە ئایا بەرسف هەیە گەلۆ؟ نا بەڕاستی تزانی ئە فرێکەفتنێکا سیاسیە ئەم وەکو پەرلەمەنتار هەمی داخوازی خودکەن و لە کۆمبوونا لەگەل سەرۆک وەزیران دەژیکەن و هەمی مطالباتە دەژیکەن و ئەڤرۆ پشێوەکی گەلە خراپ هەندێک لە شغلن لە شنگالێ چش ئالێ هەلبژارتنێ بە فەربژارتنێ پارێزگاژی هەندێک استێغلالێ ویزارەتی خودکەن وەکو ویزارەتی هیجرە و مهاجرین بە تەوزیعە نێف مالیە ئەجیزەی کەهروبایی پەرە بوانێ ئاواری دوێ دەرێجا وەکو تەغیرەکە سیاسی لەوەی دەرێچەکەن و تەغیرەکە دیموغرافی لەوەی دەرێچەکەن بەڕاستی ئەڤرۆ بەداخەوە نەقلەکە دژی حکوومەتە بەغدا پشکێکی درست تعاملێ لەگەل شنگالێ ناکە شنگال بوویە وەکو مشکلەکە زۆر مەزن مشکلەکە ئەقلیمی ئیران تێدە داخلە تورکیا تێدە داخلە ئەمریکا بەخۆ ئەڤرۆ لە سووریا دەعمی قەسەدە دەکە لە عێراقی دوێ پەکەکە دەرکەوێ هەردوو یەکن مشکلەک هەیە بێئەن و ئەو لایانی سیاسی بەغدا هەمی دژیاتیە پارتیکەن لە ئەنزانن ئەڤرۆ شنگال نەسنامەیەکە کوردیە و تایبەتیە پارتیە فبدرستی لازمە ئەڤرۆ ئەم بە ئاخەون بێئەن و حکوومەتە بەغدای ڕاستی وەکو هاریکارە بوان هێزێ دژی پارتی فێدەری یانیش ئالێ بە ئەڤرۆ ئەم هەمی زانن ئەڤرۆ وزارەتە کۆچ و کۆژبەران دیعایەکە تا خوانتیخابی یا خوم و ڕەشایخۆ ئەم مساعداتی حکوومەتێت مەشینێ دووهی مگۆتتە هێزێت حەجی شعبی دوی
دەستێ خۆ بە ئێخێ سەر هەممی سنوونێ وان نقطەیە هەندێک پێشمەرگەی مەژی وێ دەرێنە وانژی نقطا بوو خوب بە یعنی حتى احترامك بوو جێشێ عێراقی نەهێنانە وێ دەرێ پەکەکەش ئالەگیڤە چیای شنگالی هەمیکردنە نەفاق یعنی بەڕاستی هەکە حکوومەتە عێراقا جات بە لازم و پێشی هەمی تشتە ئەو جەکدار و هێزێت حزبێ پەکەکەی عوبال کوردستانی شنگال دەرێ خزبان بەس هیچ چێ گوهرین ملچه آخفتنی حکومت برانبری شنگال ندیده و خسارة مزن الكيا الخلق شنگالي افرو تو بي حقيقتي هشتيه صديش خلق شنگالي درستي و نگر هاي افرو راست شنگال داخلي شنگال قال خلقي تيلي بس نا خلق شنگالي درسته خلق وان مجمعي او خلق مجمعي نودنينا تمام هون دزانن پیشی 8 سالان قیرینا جنو کچن ازدیان لشنگالي و قبلتها شنگالي گهشته بني دنیایه همی دنیا هاته دنگ او دنیای ویچا خیمانه همان دنیای بوچی نوکه هیچ زخت و فشارکی الحکومت عراقی ناکن کو روشا شنگالی آسایب کرد بانگرو پادر بخیتن حتی خلق برومد و گرنا بسروارو حالین خوب سدم چه نگلو خوشك ايمان اولويات الدولة تغيير تيدا تشبه تشينج تيدا تشبه براستي افرو اولويات تهمي دولة او تايبجي دولة غربي امزان برينها حرب اوكرانيا وروسيا بونها افروكا حرب غزة وبراستي بري بيش وغجي امريكا همي اولوياتي وان دجياتي الصين البحر الصيني الجنوبي او افرو شنغال وعراق نا اولوياتي نا امريكانا ونا دولتي اوروبينا بس حتى نهاجي براستي وانو امريكا قالك هاريكانو بشتفاني بويري كفتنا شنغالت كان بس نا ضغطك الحكومة عراقي ناكن يعني افرو تشتي سركي هكا بمن شنغال فقر هي وكبري لازمة او هيزت باكاكو هيزت حج الشعبي شنغال دركبن افرو جي حج الشعبي جي جيش ننف باجاريا سر حدودايا نقطة معسكرة دايا سر نقطة حدودية افرو ما ناوان نيف شنغالي ده او سبب قال لك خلق شنغالي فناغرين باشا هجاي ماجد يجي مقود تداخلي اقليمي هبنا باشا هجاي ماجد پاشی کو شنگال هاتیا رزگار کرن و پاشی وان گروپان دست خودان اثر تو چویا شنگاله تا شنگال دیتیه تو دبینی دوینه دا زدتر صدا هفته شنگال ویران بویه بوچی حکومت عراق او قز بقلسی بود جای که ددانه ابو آودان کرنا شنگال و بگراندنا خدمت گزاریان نخو صدم وی چیه براستی جی او ناخوازن شنگالی وگرن نا براستی ناخوازن هكا خوازبان حتى نها يك تعويض بو يخلكي شنغالي نهاتا دانا حتى نها يك تعويض نيزينجي 10,000 أفرو معاملي تعويضي خلكي شنغالي قهشتا وان لجني تعويضاتا 4,000 جيت كامل جي حتى نها يك دينار يكش خلكي شنغالي استلام نكرا هكا تعويضي خلكي هادبان احتمال قال خلكا مالا خو آبا كربا وفقر هكا خلق فقر هابا او جقدار جي قال لك ندبان او هيزت عسكريه بكاكا وانجي او سيطره نمان بس خلق افرو نشد فقري مالي وانت خرابوينا وقلتي اسايشها منطقين ناباريزيا فبراستي افرو مدفي وكو عندام برلمان عراقي وكو نينري خلقي شنغالي امسي عندام برلمان براستي ركفتنا شنغالي نيفا بغداو هريمي او تشتي سركيه بانه قضيه شنغالي برو بيشي بس اسنقل قادجي بيجم حتى نها مچل التزام حكومة بغداد الوقت كاظمي دجي وقت السوداني براستي ادفيجه بجه بكا بس قوتا درستي لسر ارض الواقع ندستي ويديا لدستي حشد الشعبي ديا وبراستيجي يعني او تشتي دوهي تشيبوي معناوي حشد الشعبي ولا يعني سياسيين يزينكي حشد الشعبي نلقل ركفتنا شنقال بيجه بجه كرن بالعكس دفين سياسة شنغالي وتغييرك سياسي الشنغالي دا تشيبي اود بهنن بانه شنغال وكو جهك وكو كليكا بانه ربط ايران كركوك موصل شنغال سوريا دبيت فوكو ريكا كي بوان بوبوغهنن تشتيت خو تعزيزات خو مساعدات خو بوان همان تشتي دوبارات كان كرم خشبر كورتيا دميجي نها وكي شنغاليك تتزاني روشة ميداني لشنغالي تشيا قناضها حفتم يا فقرا شنغاليان دست بكريا
آیا صدا چند یا شنگالیان و گریانه صدا چند مایه اوید کلورن آف هیا کارابای هیا مستشفى هیا خدمت گزاری هیا تنه بکرتاسی پاشی پرسکنه من یادن جی هیش کرما براستی روشا شنگالی وەکو ژمارە زنان بە ئاخەوێ احتیمالە ئەڤرۆ هەتا نەها ژمارەی ڤەگەری شنگالێ نێڤە 25 هەتا 30% خەڵکی شنگالێ بە نەگەرایە نێزینگە 20% خەڵکی شنگالێ ئەسڵەن دەرکەفتە دەرڤەی باژارە دەرڤەی هەرێمە کوردستان و باژارێ عێراقی تشتێکی ڕەوشە سەحی هەتا نەها ئەڤە نێزینگی 8 سالە شنگار زگار بوویە مستەشفا شنگالێ ئاخرابوویە بالکاملە دەمراندی هەتا نەها نەهاتاڤەکردن نۆ ئەف سال پشتی ئەم چوین پەرلەمانی عێراقی مە هەرسوان پەرلەمانی عێراقی پشتەوانیا فراکسیۆنە پارتی مە بوجەک تەرخانکردە نێزینگی 77 ملیارە بۆ ئاواکردنا مستەشفەکان نۆ شنگالێ بۆ خەڵکی شنگالێ ڕاستی هەرێک و ئەو هەنە بەس ئەڤژی نەتشتەکە هەکە تعویدی خەڵکی شنگالی نەدەنی جابەرگەرێن ماڵێخوا ئاواکەن و ئەو ڤەگەرێن بۆ چاسشتا ئاواکەم و خەڵکی مڤە نەگەرێ هەتان هەموو گۆتە و نێزینگە 30% ڤەگەرا بەس نە ئەو خەڵکی شنگالی گونا مجەمەعاتێک وان گوندێوانت خراببووینە هاتە ماڵی شنگالێ دەرونجێ ئەو ژین مەجبورە هەلوێ دەرونشتی ماڵی ویژین مجەمەع هەممی خراببووینە و ئەردێرەنە هجای ماجد هبونا بدرفت زانم لسر جوینا صباحی پارلمان عراق زانیاریان بستینم که صباحی یک اجندای جوینه گفتگو کرنا هموار کرنا یاسا کمیسیون بلنده هالبجارتنین عراق یا آیا دما هیت درش کرن و حتی چند پیوندی به هالبجارتنین پارلمان کردستان و اجبر کو مهایک دما کمیسیون بده ماهیک تیتن يعني براستي تشتي جرينكس با قراءة كما ياسي كوميسيونا هالبجارتنا بالا لأن براستي هكما دماوي دريج نكر براستي نهل بجارتنا عراقي بريفتش نمشيو كدرستي لأن نهيك دماوي كوميسيوني بسرفتشي فبراستي هجدي دانزدا نو هالبجارتن دبيت تو زاني كرتي يك هايف زيتر يك هايف يلا نتائج بصورة تکات درستی درکەون و براستی درێژکردناویژی تشتێکی سەرەکیە بۆ هەڵبژارتنی درێژکردن وەکو ئەمت بهێنن اتفاق 100% لازمە بێ درێژکردن و اتفاقەکە سیاسی هەیە لازمە درێژکردن وێژ احتیمالە 6 هەیوا درێژکردن احتیمالە سارەکە درێژکردن وەکو اتفاقە سیاسی هەتا ناخۆیان نەبووە بەس کێماسی لازمە 6 هەیوا درێژ ببێ لەن براستی هەڵبژارتن نا پارێزگای عێراقی چێت بێت و نا هەرێما کوردستان هەکەمە درێژکردنا دەما کۆمسیۆنا بالا چێ نەکرد. گەلک سپاس هێژای ماجد شنگالی ئەندامی پەرلەمانی عێراقیش دهۆکێ گەلک سپاس ماوەستا.